ئێران و تورکیا ماوەیەکی درێژە بەهۆی ڕێفراندۆمەکەی هەرێمەوە کەوتونەتە جوڵەیەکی دیبلۆماسی فراوان و دەیانەوێت کارتەکانیان تاقی بکەنەوە و کاریگەری لێکەوتەکانی ڕێفراندۆم کەم بکەنەوە. یەکەم کاردانەوەی بەهێزی دیبلۆماسی ئێران و تورکیا بۆ تاوتوێکردنی ڕێفراندۆمەکەی 25 ئەیلول کۆبوونەوەی لووتکەی نێوان ئەردۆغان و ڕۆحانی بوو بە ئامادەبوونی بەرپرسانی ئەمنی و ئابووری هەردوو وڵات. دوای کۆبوونەوەکە سەرۆکانی هەردوو وڵات بەتوندی دژی ڕێفراندۆم وەستانەوە و جەختیان لەسەرەوە کردەوە دان بە ڕێفراندۆمدا نانێن و پێویستە ئەنجامدەرانی پەشیمان ببنەوە. Kuzey Irak bölgesel yönetiminin gayrimeşru referandumunu zaten tanımadığımızı ifade ettik. لای خۆشیەوە ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیاوتی کوردستان دوای ڕێفراندۆم خۆی تووشی دابڕان دەکات. هاوکات حەسەن ڕۆحانی سەرۆکۆماری ئێرانی ژووتی گۆڕانکاری لە سنوورە جوگرافیەکان بە هیچ شێوەیە قبوڵ ناکەن. نێنی ڕێکەوتنەکانی ڕۆحانی و ئەردۆغان لە کۆشکی سەعد ئاباد کە ڕێکەوتنەکانی ئەم کۆشکە مێژوویەکی شومی لە مێژووی شۆرشی کوردی هەیە نازانرێت، بەڵام وا دیارە هەردوو لە قسەیەکی دوور و درێژیان لەبارەی ئەگەرەکانی سەرکەوتنی ڕێفراندۆم و دروستبوونی دەوڵەتی کوردی کردووە وەک ئەوەی لە میدیای ئێرانی باز دەکرێت. ئەوەش لە کاتێکدایە پێشهاتنی ئەردۆغان بۆ تاران هەر یەکە لە وەزیرانی بەرگری ئێران و سەرۆکارەکانی سوپای تورکیا لە کۆبوونەوەدا بوون و تاوتوێ هێرشی سنووریان کردووە کە عێراق داوای کردبوو، بەڵام ئێران ئەو پێشنیارێ ڕەت کردووەتەوە. بۆنی گفتوگۆکانی کۆشکی سەعداباد گەیشتوەتەوە لوتی ڤلادیمێر پۆتین سەرۆکی رووسیا کە ئێستا وڵاتەکەی نەوتی هەرێمە ناردە دەکات. ئەو کاتێک ئەردۆغان و ڕۆحانی قسەیان دەکرد ناڕاستەوە خۆسزاکانی ئەو دوو وڵاتەی ڕەت کردەوە وتی لە بەرژەوەندی کەس زانیە پەیوەندی ئابووری لەگەڵ هەرێمی کوردستان ببڕێت و ڕێگە بگرێت لە هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان، چونکە هەموو سزایەکی ئابووری دەبێتەوەی بەرزبوونەوەی نرخی نەوت کەسیش ئەو هەنگاوە ناگرێتە بەر. بەڕای شارەزانی سیاسەتی نێودەوڵەتی ئەم گەماروی ئێران و تورکیا لە ڕێگەی عێراق و ڕوبەڕووی هەرێمیان کردووەتەوە پیشاندانی چەند کارتێکی دیبلۆماسیە بۆ ئەوەی ئەنجامەکانی ڕێفراندۆم سڕ بکرێت و نێڵدرێت کورد هەنگاوی دۆم هەڵبگرێت کە سەربەخۆییە. بۆیە تا ئێستا ئومێدیان هێشتا بە کورد ماوە، بەڵام ئەگەر ئومێدیان نەما سەرجەم کارتەکانیان تاقی دەکەنەوە. هاوکات بە بڕوای سەردار لەشکر یەحیا سەفەوی ڕاوێژکاری باڵای فەرماندەی گشتی سوپای پازاران دروستبوونی دەوڵەتی کوردی واتای دروستبوونی جەنگێکی دوور و درێژی چوار وڵات لەگەڵ ئەو دەوڵەتە نوێیە. وتیشی ئەم نائارامی و ئاڵۆزیانە خواستی ئەمریکا و ئیسرائیلە بۆ ئەوەی بە شێوەیەکی بەردەوام لەم ناوچەیە ئامادەیان هەبێت.